بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە کۆتا ڕۆژی هەفتە لە شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. کۆتاییاری قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ ئەمڕۆ بەڕێوە دەچێت. 6 تیپ گەیشتۆتە قۆناغی چارێکی کۆتایی، ماوەتەوە سەر 2 تیپ کە ئەمڕۆ ئەم شەو 4 تیپ لەسەر دووبلیتی دیکە ڕکابەری دەکەن بۆ دەزانانی دووبلیت بۆ گەیشتن بە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ و کوتیشمان دووهەمین پاڵەوانتی چامپیۆنز لیگە لەسەر سیستمی شێوازی قۆناغی کۆمەڵەکان بەڕێوە دەچێت. دوای ئەمە سیستمێکی نوێ دێتە ئاراوە کە خۆی دەبینێتەوە لە کۆمەڵی گۆڕانکاری جیاوازکە لە بەرنامەکانی ڕابردوو بۆم باسکردن و بەپی گۆڕانکارەکان و سابەتبوونی گۆڕانکارەکانیش دووبارە دەچینەوە سەر و خاڵانەوە و باسی تەواوی بەرنامە و حاڵەتەکان دەکەین. ئەوەی کە گرنگ بوو وەکو بینەری فوتبۆڵ وەکو شیکەرەوەی وەکو هەموو کەسێکە حەزی بە چێژی یارەکان بێت تاوەکو ێستا چامپیۆنز لیگ باڕاستەیەکی گونجاوە دەڕوات، تاوەکو ێستا چامپیۆنز لیگ باڕاستەیەکی تایبەتدا دەڕوات. تیپە گەورەکان هەمویانەوەی کە پێشبینیان بۆ کرابوو لە قۆناغی ڕابردوو کە تیر و پشک کراوە هەمویان گەیشتونەتە ئەم قۆناغا. مانچستەر سیتی، ڕیال مەدرید، بایر مونیخ، بەرشەلۆنا، ینی هەموو ئەو تیپانی ئارسینال کە شێوی ڕابردوو بە لەدانەیەک لاکەرەکان کە لە دوای ساڵی 2016ەوە جارێکی دیکارەکانی چامپیۆنز لیگ گەیشتە لەدانەیەک لاکەرەکان. هەموو ئەم تیپانە گەیشتنیان بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ مسۆگەر کردووە کە ئەمەش خۆی لە خۆیدا چێژێکی تایبەت دەداتە پاڵەوانتێکە. و ماوەتەوە سەر دوو یاری ئەم شەو دۆرتمۆند و ئاینتۆڤن و هەروە ئینتەر میلان و ئەتلێتیکۆ مەدرید کە دواتر باس لە یاریکردنی ئەو دوو تیپەش دەکەین. سەبارەت بە یاریەکانی شەوی ڕابردوو تاوان پۆرتۆ ئەو ڕکابەرە بەهێزە بوو کە سێرجیۆ کۆنسیساو بە پلانێکی تەکتیکی بەهێز ڕوبەڕووی میکێل ئارتێتا بووە لەگەڵ لە ڕووی خەسڵەتی یاریکردن هەمان پلانی یاریکردنی ئەرسناڵی تەطبیق کرد، لەوەش چەند جارێک ئەرسیناڵی تووشی ئاستەنجی کردوانێ. بۆیە ئارسناڵ یعنی گواردیۆلا قسەی چییە دایم ئێستا بە ماوەی 25 خولەک یارەکانە باتەوە، بە ماوەی 25 خولێکی پێویستە بۆ یەکلاکردنەوەی ئەنجامی یاریەک. بەڵام بە پێچەوانەوە ئێمە 98 خولەکمانەوە، لێڤەرپوڵ 98 خولەکیوێ، بەڵام ئارسیناڵی داما دوێنێ 120 خولەک یاری کرد، 120 خولەک یاری کرد بۆی کە ئەنجامی یاری چوونی دووبارە کردوانێ و دواتریش بە کاتی زیاتریا ژنەی توانی ئەنجامەکەی گلا بکاتەوە تا گەیشتە کار لە دانەگەلاکەرەوەکان کە تێدا دەڤید ڕایا ڕۆڵێکی سەرکیە بوو لە گەاندنی ئەرسناڵ بە چارەکی کۆتایی. بەڵام ئێمە وەکوتم گەیشتنی تیپە گەورەکان بۆ ئێمە تایبەتی خۆی هەیە چونکە لە قۆناغی داهاتوو یاری بە چێشتر دەبین. بەرشەلۆنا چاڤی یاریزانە لاوەکان بەرشەلۆنایان گەیاندە چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ. تاوان من بەداخم جارێکترم پامە دەگەینەوە، هەموو جارە دەبێن پامە بگەینەوە، تکایە واز لە باسکردنی ناوژیوان بێنن، تکایە با چێژی فوتبۆڵ وەکو خۆی ببینی. باوەڕ بکەن هەر کەسێک بە تەحدید تەنها باسی کەسێکت بۆ بکە یا تیپێکت بۆ بکە، هەموو تیپێ سوودمەندە لە هەڵەی تۆپی پێ، هەموو تیپێک سوودمەندە لە هەڵەی تۆپی پێ، هەڵەکانی تۆپی پێ نەبن، هەڵەکانی داوەران نەبن. زۆر تیپ هەیە ئەو نازناوانە دەسەبەر ناکەن، ئیتر میلانە، ڕیاڵە، بەرشەلۆنەیە، چێلسیە، هەچ تیپێکە کە من ئەو تیپانەی کە بەڕاست و دروستی نازناوێکیان دەسەبەر بێ بە بێوەی هیچ کێشەیەکیان هەبوو بێ. پس ئەمە بەشێکە لە تۆپی پێ، هەڵەکردن بەشێکە لە تۆپی پێ. ئەنی هاوڕێ نامی بۆ ناردوو مەڵێ وەڵا بێت تەرکیزکەیتە سەر ئەوەی ئۆسمین و نازانم چی و مشتانە. وەڵاهی من هەر سێری حاڵەتەکەی ئۆسمینیشم نەکردوێتەوە، سێری یارەکەی بەرشلۆنەشم کردووە، زۆر بەوردیش سێرم کردووە. ئەو حاڵەتەی ئۆسمین و کۆبارسیش هەر سێرم نەکردو بۆ لایانی لە ڕووی تەحکیمیەوە سێری کەم، پەنارتی بێ پەنارتی نەبێ، فاوڵ بێ فاوڵ نەبێ. لەبەر من بۆ سێری یاری ناکەم، بۆ چێژی تایبەتی سێریەکەم. ئەگەر تۆ دانیشی بی ئەمە بیان و هێنانەوەی بۆ شکست، هەر چیەک ناوی حەکەم هێناوە دڵنیا بەلەوەی بیانەوە بۆ شکستەکەی خۆی، هیچ خاڵێکی بۆ دیاری ناکرد لەسەر شکستە. ئەینا هەموو تیپێک، هەموو کاتێک من لەسەرم قسەی خۆم بەرپرسیارمەوە زمانیشم بە ڕۆژوو ئێستا من کەس چاواشە ناکەم و کەس هەڵا خەڵەتێنم وە نامەوێ مجاملەی هیچ کەسێکیشکەم. هاندەری ئەنچیلۆتی نیم کە ڕەخنەیەک لەسەر ئەنچیلۆتیە بێ خۆم یەکەم کەس ئەو ڕەخنەیەگرم، ناڵم کەس پێشم کە
لەبەری من ڕاضیم من وەرزشیانە بیرەکەمانێ من ئەمە دیوە جوانەکەی فوتبۆڵ نیشانمە میلان خراپ نییە یەم سەرزەنشتی میلانەکەم خۆ کە قسانە بۆ تۆکە وازانی پێم خۆشە من کە ڕخنە لە ئەنچیلۆتی بگرم وازانی نەخێر لە دڵەوە پێم ناخۆش کە ڕخنە لە میلان بگرم وازان پێم خۆشە نە بەخوا لە دڵەوە پێم ناخۆش بەڵام من ئەمێ ڕازگۆ بم لەگەڵ پیشەکەی خۆمە نامێت چاواشەکار من نامێڵتان خەڵەتێنم هەڵەکانی تۆپی پێ بۆ هەموو تیپەکەیە و هەموو شەژەوەشم پێوتون وتومە هەچ کەسێ هەندەریە تیپەکە پێی وایە تیپەکەی خۆی بێغەلوغەشە نامم بۆ بنێنێ من جوابێ مۆلەوەی کە چی هەیە و چی نییە و چی نییە بەرحاڵ واز لە حاڵەتە تەحشیمیەکان بێن سری و تیپە بکەن سری بەرشەلۆنەیەکی جوانکەن دوێنێ چاوی کۆمەڵی لاوی خسۆتە ناوانێ بە پێگاتەیشی نوقسانەوانێ بە پێگاتەیە کە هەر سیاریزانە سەرێکیەکەی ناوەندی کە پیدری و دیۆنگ و گاڤین وجودی نەبووە هاتووە یاری بەرامبەر بە تیپێک وەکو ناپۆلی کردووە ناپۆلی ئەنجامی ئەم ساڵی خراپە بەڵام ئەم تیپەی کە هەیەی خراپ نییە ئەم تیپەی کە هەیەی خراپ نییە ناپۆلی یاریزانەکانی زۆر باشن و ئامویان ئامادە بوون لە یارەکەم شەوی بەرشلۆنە بەڵام بەرشلۆنە نوقسانیە بوو بەڵام وەرە سری ئەم تیپە بکە بەرشەلۆنە و چاوی چیان کردەوە من پێشتی وتم لە نازناوی سوپەرکەپەکە و لالیگا گرنگتر دەرخستنی یامین لە ماڵ و دواتریش دەرفەتدار بە یاریزانە لاوەکانی بەرشەلۆنە و ئەم قۆناغی ڕانەرایەتیکردنی چاوی بۆ بەرشەلۆنە گرنگ بوو کەواتەی گرنگ بووە تێبگە ینی ڕاستە کومان پشتی بە قوتابخانەی لاماسیا دەبەست بەڵام خۆمی یاریزانەکانی لاماسیا نەبوو بەڵام پشتبەستن بە لاماسیا بم جۆرەیە کە چاویەکە بۆیە چاوی بۆم کاتی بەرشلۆنە گرنگ بوو بەرحاڵ کۆمەڵێ ستایشی تایبەت بۆ بەرشلۆنە یاریکردنێکی ناوازە یاریکردنیە کە لەژێر هیچ فشارێکان نەبوون ئەم تیپە نەفشاری کرانە دەرەوە بێ لە چامپیۆنز لیگ نەفشاری ڕاینەرەکەیان نەفشاری یعنی حاڵەتە دەرونیەکان ئێخۆ ئەم شەی شەرگلەی هەبوو هەر یعنی بەداخۆ من هەنێ جار چاویە بینم کۆمەڵی ڕەفتارە نوێنێ بەرامبەر بە داوەرەکان خۆی ئەو کاری چاویش دەیکات تەواوە لێ منەمێ یاریزانەکانم نەکەونە ژێر کاریگەری و سترێسی داوەرەکانەوە بۆی با من بە قوربانی ببم بە قوربانی من باجەکەی وەرگرم تا یاریزانەکان بەڵام لێرەشدا یاریزانەکانیش سترێسیان بەردەکەوێتوانێت کاتێت تۆ تووشی چونکە یاریزانەکانی تۆ لاو بەرشەلۆنە ئەم شەو بە هەموو واتایەک نمایشێکی تۆپی پێی جوانی ئەنجامدا و بە شێوەیەکی بێز و بە شێوەیەکی سەرنجڕاکێش دەرکەوت بەرامبەر بە ناپۆلی و توانی بپەڕێتەوە بۆ قۆناغی داهاتوو کامە خۆی لە خۆیان سەرکەوتن بوو خاڵێکی دیکە دەرکەوتنی یامین لاماڵ و کۆبارسی و ئەم فێرمین لۆپێز و ئەم کاری کە چاوی کردوێتی پشتبەستن بە قوتابخانەی لاماسیا بڕوا بکەن کارێکی زۆر ناوازەیە بۆ بەرشەلۆنە بۆ داهاتوو کارەکات چەند بەرنامە من ئەنجامم داوە چەند هاوڕێ هەبوون هاندەرەکانی بەرشۆنە ئەوانەی کە لە شیکەرەوەن و ئەوانەی کە لەگەڵ دەرکەوتون و یعنی باسییان کردو لە بەرشۆنە ئێمە وا بکەین نە من بەرشەلۆنە بە پرۆژەیە بینم بە پرۆژەیە کە بینم بۆی بگەڕێتەوە بۆ سەردەمی خۆی بۆی بگەڕێتەوە بۆ سەردەمێکی جوان هەنگاونانی پرۆژەکە چاوی بۆ قۆناغی ئەونانانی پرۆژەکە گرنگ بوو ینی شک نابم خۆم لە بەرنامەیە کاتبێتم ڕەخنم لە چاوی گرت بێ چونکە من پێم وایە چاوی بۆ ئامانج ئیشی کردو نەک بۆەوەی کە بێت تۆ بڵێ وڵا ئێمە ئەبتاڵمان بردە وڵا ئەبتاڵ سەرکەوتین و وڵا ئەمە کلاسیکۆمان بردە و وڵا ئەمە خولی ئیسپانیمان نە چاوی بۆ ئامانجێکی دیاریکراو ئیشی کردو بۆیە هێندەش سەری لە سەرگیرە ئەوە تا ئامانجەکەش سە کۆمەڵە یاریزانی لاو لە بەرشلۆنە دەردەکەون ینی من هێندە ببینینیە و لاوانە دڵخۆشم هێندە بە ئاسی ئەو کۆبارسە دڵخۆشم ینی نایکەم بە یاریزانێکی عازیم لێ و نامێ سەباسی بەرشۆنە بۆ بکەم بڵێم بەرشەلۆنە سیتیە بەرشەلۆنە لێڤەرپۆڵە بەرشۆن نە بەڵام نابێ بێ ئینسافیش بم لەوەی کە بەرشۆنە ئەم یاریە جوانی پێشکەش کردو من بێم دانیشتمی لە باسیەوە بکەم لێسەوە بڵێم چی وڵات چووە هەشت بەر سیتیکەوێت دەرەکرێ ئەمە قسەی منطقی نییە مە ڕقوشینێ نە بەرشەلۆنە تیپێکی جوان بوو بەرشەلۆنە شەوی ڕابردوو ئاسێکی ناوازەی پێشکەش کرد چاوی کۆمەڵی ئەستێری لاوی دیکەی بە جیانی تۆپی پێناسان یعنی ئەم ئاستە کۆبارس لە نێو ئەو هەموو یاریزانەیە کۆبارس بە باشترین یاریزانی یاریەکە دیاری کراوە لە چامپیۆنز لیگ لاوێکی تەمەن 7 ساڵ خەڵاتی باشترین یاریزانەکەی لە چامپیۆنز لیگ بردەوە لە کاتێکا کڤارا وجودیە بوو لە کاتێکا ئۆسمین وجودیە بوو لە کاتێکا پۆلیتانو وجودیە بوو ئەکوێنسا لۆپۆتکا لیڤاندۆڤسکی گۆندۆگان
کانسیلۆ کاکە ڕافینا ینی ئەم هەموو یاریزانە باشە وجود بوو بەڵام کۆبارس لە کاتێکا ڕوبەڕووبوونەوەی ئۆسمین بۆ تۆ کە هێرشبەرێک ئێستا زۆربەی زۆری جیهان داوای دەکات بەڵام باشتی خەڵاتی باشنی یاریزانی یارەکەی بردەوە ئەمانە هەمووی کاری باشن وەجێی دەستخۆشین و بەرشەلۆنا من پێم وایە چاوی کارێکی گەوری کردو بۆ بەرشلۆنا و خزمەتێکی گەوری بە بەرشلۆنە کردو بەرشەلۆنا ئەم هەنگاوەشینا ئەم قۆناغەشی بڕی لە قۆناغی داهاتوو چۆن دەڕوات ئەوە دەبێت مە چاوەڕی تیر و پشکەکەین کە بڕیار وایە ڕۆژێنی کاژمێر دوی پاژنیەوەڕۆ ئەنجام دێت پاژۆی دوو تیپەکەی دیکەم شەوێکلا دەبێتەوە بەڵام جارێک تر پامی من ئەوەیە تکایە واس لە باسکردنی حەکەم بێنن لەبەرەوەی دڵنیابن لەوەی هەر شتان باسیکەن نایپێکن لەبەرەوەی زۆربەی زۆری ماڵی خۆی لە شوشەیە پێویست ناکات بەرد بەهاوێت چونکە بەردەکان بگەڕێتەوە شوشەکانی پشتەوەی خۆی بشتێ زۆر خراپترەوە لەو شوشانەی بەرامبەر کە بشتێ ئەمە بۆ هەموو تیپەکان میلانەکەی خۆم یەکەم کەس کە زۆرترین باجیشمان ناوە لە فوتبۆڵا من ڕەنگە هیچ کەس هێندەی من نیگەرانی لە بڕیارەکانی داوەر نەبوو بێت هیچ هێندەی من وەکو هاندەرێک بڕیارەکانی داوەر هۆکاری خراپی ئەنجامی تیپەکە و یاخود هۆکاری ماڵەواییکردنی نەبێت لە پاڵەوانتی کە بە گۆڵ حساب نەکردن بێ بە گۆڵ ڕەتکردنەوە بێ بەبێت بە گۆڵی ئۆفساید بێ بە نادادپەروی ینی زۆر حاڵەتی دیکەیە بەڵام من ئەمانە هەمووی بە هەڵە دەبینم مادام مرۆڤ تۆپی پێ بڕێوە دەبات بۆی هەیە هەڵە بکرێ وە کامتی پێی عاقڵ بوو زۆرترین سوودی لەم هەڵانەی کە ئەکرێت کە شتێکی باوە لە فوتبۆڵاو ئەبێ بکرێت سوودی لێوەرگرە و کاتە دەتوانێت براوە بێت زۆر بە خێرایی دێمە لای کۆمنتەکان پێشەوەی بچمە سەر یاری ئەتلێتیکۆ مەدرید و ئینتەر میلان بە تایبەت کاکمەسینەڵێ بەرشلۆنە باشترین یاریکرە و گۆڕانکاریانەی کردی زۆر باش بوو سوپاس دەکەم کاک مەحسین گیان وەڵا کاگونەرم شەوە ئەرسیناڵ منیش ناوبەناو کە سیرمە کرد لەبەروی باڕازگۆ بم لەگەڵ تا من زیاتر سێری بەرشلۆنەمە کرد ناوبەناو کە سیرمە کرد یعنی ئەو من زۆر چاوەڕێی ئەومە کرد زۆر باشتر بێ بەرامبەر بە پۆرتۆ زۆر سەیتەری زیاتر بێ بەرامبەر بە پۆرتۆ بەڵام نەمبینی ئەو ئەرسیناڵم نەبینی زۆریشم سیر لێاو سڵاو لە تۆ جوانخان هەست دەکەم یاماڵ و کۆباسی گەورەیەکتێن لەلایەن ڕاگەندەکان و دواتر ئەمانی ژۆک و ئانسۆفاتیان لێ دێت کاگاوکار با بین واقعی نیشانێ من نەهاتوم بە تۆ بڵێم یامین لاماڵ منافەسەی مباپەیەکە و نەش هاتووم پێ بڵم کۆبارسی یەکێکە لە باشترین بەرگریکارەکانی گیان وەکوی کە خۆیان باسیگەنیایشتر باسیکە نا بەڵام دەرکەوتنی ئەم دوانەش جێگەی باسکردن ئاسیژی ناوازە پێشکەشەکەن بۆ دۆخی ئێستان ئەبێ ستایش بکرێن بۆ دۆخی ئێستان یاریزانی ناوازن بۆ دۆخی ئێستان زۆر بە باشی مامەڵە دەکەن تو ئەتەوێ ینی ئیلا من دانیشم بچم لە باسی یانی لاماڵە هەموو کاتێ بڵێمەوە فاتی هەموو کات بڵێم وەکو فاتیە ڕوا هەموو کاتێ بڵێم وەکو شگنیسی وەکو نازام چێ کۆبارسیش توانەکانی فەوتێ نابێت ئەمە شیکاری نییە ئەمە بێئینسافیە ئەمە نادادپەروەریە نەخێر کۆبارس ئەو ئاستی پێی دەرکەوتووە لەم چەند یاری کە چاوی دەرفەدی پێداوە پێمان دەڵێ کە یاریزانێکی کامڵی تۆپی پێ بەڕێوەیە پێمان دەڵێ بەس ئەبێ ئێمە چاوەڕێکیم زین وایە یاخودوانیە یامین لاماڵ پێمان دەڵێ یاریزانێکی باڵی ڕاستی هێرشبەری بەهێز کە لە دوای محەممەد سەلاح و من پێم وایە باڵێکی ڕاستی هێرشبەری بەهێز بوونی نییە خەریکە دەردەکەوێت لە تۆپی پێ و دەبێت چاوەڕێ بکەین بەڵام ئێمە نهاتوین مقارنەیەکەین بەم و بەو نە چاوەڕێ دەکەین بەڵام چاوەڕێکردنەکەش نابێ بە ئینسافیان بەرامبەرکەین بڵێن ئەمانە هەرچینەوە سەر نمونەی خراپەکانی ڕابردوو نەخێر من لەو بڕواانیم کاکارزان ئەڵێ بەڕاستی کۆندی باشترین یاریزانی یارەکە توانی لە تاکی خۆی بە هەموو جۆرێک کوارە ڕابگرێت کوارە لە دووسێ هەرکە شوێنی خۆی گۆڕی توانی هەلێ ڕاستەقینە دروستکە بە تاکیت ئەم شۆ کۆندی ژاستێکی ناوازەی پێشکەش کرد ئەمە لاریمان لی نییەوە باسێکی بەرزەوە دەرکەوت زۆر ڕاستە وە جوانخانیش باسی پەنارتیەکە بن پێ دەڵێم هەموو هەڵەکانی تاحکیم بۆ هەموو تیپەکان وەکو یەکە هەیە
جیاوازی ئەوە ئەزانین جیاوازی بەچی بینن کە کتیبەکەی خۆشی هەڵی بەرامبەر کرا و هەڵی لە سوود بوو بزانە باسیەکە باسی ناکە لەگەڵەوەی من بەخوای گەورە تاوکو ێستش سێری و حاڵەتم نەکردو لەوەی کە بڵێم ئەمە چی یاخود چی نییە کاگەردیڵێ ئەنتەرمیلانی لە دەرچەی چتی پێک پێرفێکت نییە کاگی براهیمجان بڕوا ناکەم کاگی برایم ئەنجامە باشەکانی بەرشۆنە ئەنجامی کاتی نیێشتا خۆ ئەنجامی کۆتایی نین ئەبێت چاوەڕێی کۆتایی وەرزکات تۆ بە من بڵێ پرسیارەکە بەم جۆرە بکە کاگی برایم بڵێ ئەم ئەنجامانەی بەرشۆنە لە وەرزیم ساڵا بە شێوەیەکی باش کۆتایی بێت ئەکرێت چاوی پاشگەز بگرێتەوە لە بڕیارەکەی و بەردامێت بەڵێ ئەگەر بێت و بەرشۆنە ئەنجامی دڵخۆشکرد دەستەبەرکە عنی لە نمونە بگاتە یاری کۆتایی چامپیۆنزی لە نمونە خۆی بۆ خۆی بۆ من تا ئێسامە دەستکەوتە کە بەرشۆنە گەشتوتە شارێکی کۆتایی چامپیۆنزی بۆ نمونە بگاتە یاری کۆتایی ئەکرێ دەمە باردۆخە ڕۆبا بەڵام تۆ ئەمانە بێ بڵێ ئەنجامە باشەکان ئەنجامی باش نییە تەنا گەشتێتە چارێکی کۆتایی چامپیۆنزی ئەمە دۆخێکی یاسایە لە ئیسپانیا پلەی سێمی لە جامی شای ئیسپانیا ماڵاوی کرۆم ئەنجامانە پێی ناوترێ باش بەڵام وەکوی چاویش لە کۆنگرەکە باسی کرد بڕیاری ڕۆشتنی لە بەرشۆنە لە کۆتایی وەرز تیپەکە لە سترێسێکی گەورە دوورخسەتەوە ئەکرێ لە کۆتایی وەرزەمە ڕووبا بەڵام بۆ ئێستا نەک بەم یاریان هەڵسەنگاندن بکرێ کاگومێ دەڵێ بە پۆرتۆش دەرکرێ کاگی برایم دەستی تۆش خۆش کاک جوتیان من پێم وایە دوای 2025 ئەگەر بە دوو مێرکاتوی بەهێز بەرشۆنە دەگەڕێتەوە سەردەمێکی زێڕین بەڵام ئەو سەردەمەی کە تۆ داوایەکەی سەردەمی زێڕینی خۆی داوای 2009 بۆ 2014کەی من قەنەعەت ناکەم هەرگیز لە تۆپی پێ جارێکتر بەرشەلۆنەیەکی لەو جۆرە بینیتەوە باش بەسەر چاو کاگونەر ئەوە دەچمە لای شاشەکە باسی ئەنتەر و ئەتلەتیکۆ مەدرید دەکەم جارێکی دیکە باز لەوتی دوو تیپە دەکەم کە زۆرترین چاوەکانی چامپیۆنزی گیان لەسەر خۆیان کۆکردوێتەوە لە یاری ئەمشەوە و زۆرترین تێبینی لەسەر ئامادەکاری ئەم دوو تیپە هەیە کە لە ڕوبەڕبوونەوەی ئەم شەویان ڕوبەڕبوونەوەیکی تایبەت ئەنجام بدەن و ڕکابرێکی بێز لە نێوان هەردوو تیپەکەدا ڕووبدات. دەچمە لای پێگاتەکە و دەچمە لای بارودۆخی یاریکردنی ئینتەر میلان کە گۆڕانکاریی زۆر دەبێت لە یاری ئەم شەو لە چییە لەوەی کە ئەم شەو ئەتلەتیکۆ مەدرید لە یاریگای خۆیان میوانداری لە ئینتەر میلان دەکات ئەمە بڵێن پێگاتی ئەتلەتیکۆ مەدرید ئەم شەو باگەرێکی زۆر دیگۆ سیمۆنی وەکو پلانی یاریکردن وەکو پلانەی کاریەکرێ پلانەکە بەم جۆرەی لێیە تاوان پلانی سیمۆنی وەکوی کە دەردەکەوێت پلانێکی 3-5 دەبێت لە چوارچێوەی 5-3-2 لە چوارچێوەی 3-5 ینی هەردوو تیپەکە یەک ستایل یاریکردن من بەرنامەی ڕابردوش ئەوم بۆ باسکردنەوەانێ وتم یاری ئینتەر میلان و ئەتلەتیکۆ مەدرید یاریێکی ئاڵۆزە لەبەرەوەی دوو تیپ یاری دەکەن تقریبا یەک ستایلی یاریکردنن و ئەو ستایل یاریکردنەش یاری پێ دەکەن مەترسیەکانیان دیاریکراوە لە ڕێیەک و ئەو پەستانە کام تیپ پەستان و پرێسێکی زیاتر دروست کات ئەوە ئەو تیپە دەتوانێت زیاتر کاریگەری دروستکە و زیاتر بتوانێت ڕۆڵی خۆی بژێڕێ خاڵی بەهێزی ئەم دوو تیپە کە باسی لەوە دەکرێت لە پلانی 3-5 ئەوەی کە دەبێنرێت بۆ هەردوو تیپ کێمە بە گرنگجی باسی بکەین خاڵی بەهێزی ئەم دوو تیپە دەکەوێتەوە حاڵەتی باڵەکان کە ئەمە حاڵەتێکی تایبەت دەبێت لەوەی کە ئینتەر میلان و ئەتلەتیکۆ مەدرید لە چەند لاوەکە بتوانن هێرش بکەن و لە چۆ مەترسی دروست بکەن تاوان کۆنتترۆڵی تۆ بەم شەو ئۆتۆماتیکی دیارە لە نێوان یانەی چۆک و ئینتەر و لە نێوان یانەی چۆک و ئەتلەتیکۆ مەدرید کۆنتترۆڵی تۆپ گۆڕانکاری بەسەریە ئەم دوو تیپە لوتکەی هێزی بە تایبەتی ئەتلەتیکۆ مەدرید ئەلێرەوە دەست پێ دەکات واتە لۆرێنتی لینۆیە یاخود ڕینالدۆ کە یاری بکەن لە ڕووی باڵەکانەوانێ هەمیشە ئەم باڵانەی ئاتیمادی کولیان سەر دەکرێت لە ئەتلەتیکۆ مەدریدا لە پلانی 3-5 چونکە لێرەیە سەرکەوتنی ڤیتسڵمانە بێ سەرکەوتنی ئەرمۆسۆمانە بێ و هەروەها
تر ئەم بەرگریکاری دیکە کە لێرە یاریەکە هەج بەرگریکارێکە یاریکای تر پشت بەلاوەکانە بەس یاریزانێکی دیکاری پێکە ئەمانە سەر دەکەون بۆی ناوەند پڕکەنەوە ناوەند دەمێنێتەوە سەر شێ دەمێنێتەوە سەر کوچی و دەمێنێتەوە سەر باریۆس کە یاری پێ بکە یاخودە ڕکێلمی کە یاری پێ بکە و شانبەشانی ڕۆدریگۆ دیپاولی ئەرژەنتینی کە لە وەرزەم ساڵ ئاسیشی نمونەی پێشکەشەکە و دوانەی هێرشبەریش بە دڵنیایی پێک دێت لە ئانتوان گریزمان کە وەکو سیمۆنی باسی کرد لە پێکانەکەی چاک بە تۆ لەگەڵ ئەلڤارۆ مۆراتە. ئەمساڵ ئەتلێتیکۆ مەدریدی سیمۆنی جیاوازە لە ساڵانی ڕابردوو زۆر هاوڕێ ئەڵێن ئەتلێتیکۆ مەدرید هەر تیپە بەرگریەکەی جارانە هەر تیپێکی تون بەرگریکارە نە ئەتلێتیکۆ مەدرید ئێستا لە کاتی پێویستە بەرگریەکە ئەینا لە زۆر حاڵەتە ئەتلێتیکۆ مەدرید وەکو تیپێکی هێرشبەری ناوازە دەرەکەوێت وەکو تیپێکی هێرشبەری بەهێز دەردەکەوێت کە لە زۆربەی کاتەکانە دەتوانێت مامەڵێکی تەندروست بکە وەکوتم دیپاول باریۆس دەبنە هاوکارێکی باش بۆ چێ بۆ یۆرێنتی و بۆ لینۆ بتوانن لەوەی کە مەترسی تاو لەسەر ئینتەر میلان دروست بکەن چونکە بە قەناعەتی من باڵەکان مەترسی ڕاستەقینەی ئەتلێتیکۆ مەدرید دروست دەکەن و دواتریش مامەڵەکردنی مۆراتا کەمێک قورسە لەگەڵ بەرگریکارانی ئینتەر میلانە ئێستا بۆتان ڕوون دەکەمەوە ئەم قورسیە لە چیەوە سەرچاوەگرێت ئەم قورسیە لەوە سەرچاوە دەگرێت مۆراتا بەپێی خەسڵەتی یاریکردنی سیمۆنی بەپێی ئەو پلانی کە تەطبیقەکرێت چی لێت مۆراتا دەبێت سەرکەوێتە ناو دڵی بەرگری ئینتەر میلانەوانێ ئەبێ مۆراتا بێتە ناو دڵی بەرگری ئینتەر میلانەوە بچێتە ناو چڕی بەرگریکارەکانەوە ئەو کاتە گریزمان دێتەوە پشتواتە پەستانەکە لەسەر مۆراتا وەکو پلانی تەکتیکی تەطبیقە بێ گریزمان دێتەوە پشتەوە سەرکەوتنی دیپاول و هەروە کوچی یاخود ساول نگوێزە یاخود باریۆس یاری دەکەن ئەم یاریزانانە ئابەم جۆرە دەتوانن مەترسی لە دەروی ناوچەی سزان لە ئینتەر میلاندا دروستکەن ئەها دیقەتی حاڵەتەکە بن کە بۆم باسکردن ئەو شێوازەی کە ئەتلێتیکۆ مەدرید دەوێت بە گۆڵ پێی تۆمار بکات یاریکردنی ئەم تیپە 3-5 یاخود 5-3 باڵە هێرشبەرەکان و کووتم ئەو ئینسیجامی کە دروست دەبێت لە نێوان باڵ و ناوەندەکان ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەتلێتیکۆ مەدرید و خاڵە بەهێزەکەی ئەتلێتیکۆ مەدرید ئەو پرێسینگەی کە مۆراتا دروستی دەکات لە ناو ناوچەی سزە ئینتەر میلانە خاڵێکی زۆر یەکلاکەرەوە بۆچێ بۆ دیپاول بۆ گریزمان بۆ باریۆس بێ یاخود بۆ ساول نگوێز بێ کە هەچ کامێکیان یاری بکەن یاخود کوچی بێ و بتوانن ئەلەم حاڵەتەوە بتوان مەترسی دروست بکەن چونکە لێرەوانێ تۆباڵ و گۆڕی تایە بۆ باڵەکان بە ئیسراحەت تۆبلێدانی تایە بۆ گۆڵ بە ئیسراحەت کە ئەمانە هەمووی دەبێنە ئەو خاڵە بەهێزانەی کە ئەتلێتیکۆ مەدرید بتوانێت پەیڕەوی بکات بۆ تۆمارکردنی گۆڵ و بیەوێت گۆڵ لەسەر ئینتەر میلان تۆمارکە بەڵام لە هەمان کاتدا ئەتلێتیکۆ مەدرید سەر ڕامدۆخی کە پەیڕەویەکە لە ڕووی لایەنی هێرشبەری و کێشەیەکی زۆر گەورە بوونیە ئەم کێشە گەورەی لە چیەوە سەرچاوەگرێت لە هێرشە هەڵگەڕاوەکانی ئینتەر میلان چونکە ڕەنگە بارودۆخی یاری ئەم شەو پێچوانی یاری چوون بێ یاری چوون کۆنتڕۆڵێکی تۆپ و باڵادەستێکی گەورەی ئینتەر میلانمان هەبوو بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید و هەو پرێسە زۆرەی ئینتەر میلان کردی وای کرد کە بەرگریکارانی ئەتلێتیکۆ مەدرید بکەونە هەوڵەوە ئینتەر میلان بتوانێت گۆڵەکە تۆمار بکات ئەم شەو دۆخەکە بە پێچەوانەوە دەبێت چونکە یاریگای خۆی تیواندان میترۆپۆلیتانۆ و ئەتلێتیکۆ مەدرید هەوڵی سەرکەوتن دەدات بۆیە پرێسەکە دەچێتە لە ئەتلێتیکۆ مەدرید ئەو کاتە هێرشەڵگەڕاوەکانی ئینتەر میلان ئەم فەراغی کە لێرەیە دروست دەبێت ئەو سەرکەوتنی باڵەکان لۆرێنتی و لینۆ مەجالدان بە دیمارکۆ و بە دارمیان یاخود بە دێنزڵ دۆمفێرس ئەمە مەترسیە بێ بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئایا یاریزانەکانی ئەتلێتیکۆ مەدرید هێندە تەرکیز دەکەن هێندە کامڵ دەبن لەوەی کە ئەم شەو هەموو ئەوانە لە بەرچاو بگرن کە لە یاری چوون بە سەریاندا هاتووە ئەمە دەیسەلمێنێ بۆ ئەگنا وەکو پلانی یاریکردن وەکو هێرشبەری ئەتلێتیکۆ مەدرید من دڵنیام لەوەی ئەتلێتیکۆ مەدرید ئەم شەو بۆ بردنەوە یاری دەکات و ئەم شەو هەوڵی تێپەڕاندنی ئینتەر میلان دەدات لە چامپیۆنز لیگا بەڵام ئایا دەتوانێت بەمە بگات ئایا دەتوانێت بەوە بگات بە بڕوای من کارێکی زۆر قورس دەبێت بە هۆکاری ئەو خەسڵەتی کە ئینتەر میلان و ئینزاجی یاری پێ دەکەنەوە خەسڵەتی کە ئینتەر میلانی پێ دەردەکرێت ئەمەم پلانەیە کە ئینتەر میلان ئێستا سەرنجی تاوی ئەوروپای بە دوای خۆیدا ڕاکێشاوە تیپێکی لێک نزیک لەیەک ئیتر ئەم پلانە تۆتایی دەنێ پلانی کاتۆناچا
یعنی بڕوا بکەم پلانی کاتوناچە بەڵام پۆزیشنەڵ پڵیش بۆ خۆی تەطبیقەکە چونکە کە سێری خاچوقولی یاریزانانەی ئینتەرمیلانەکەی کاتێ تۆباڵ و گۆڕدەکەن لە نێوە خۆیاندا باوەڕ بکڵی ئەڵی بەرشەلۆنی سەردەمی گواردیۆلان ئەڵی یعنی نازانم چیتان پێ بڵم چۆن وەسفی بکەم ئینتەرمیلان ئەو تیپەیە کە جوانترین لێک تێگەیشتن لە نێوان یاریزانەکانە دروست بووە. ئینتەرمیلان ئەو تیپەیە کە جوانترین کاردانەوە بۆ پلانەکانی ڕانەر لە نێو یاریگادا تەطبیق بووە. وەجگەلەوە تیپێکە 3 ساڵە لەسەر یەک ڕتمی یاریکردن دەڕوا کە هەمان ڕتمیش پێشتر ئەنتۆنیۆ کۆنتی لەم تیپەدار پەیڕەوی کردووە. واتە ئینتەرمیلان لەگەڵ پلانی 3-5-2 تەواو تێکەڵ بووە، تەواو بارودۆخەکەی وەرگرتووە و تەواو یاریزانەکان یعنی لەگەڵ ئەم ئاوازەدا دەخوێنن لەگەڵ ئەم ئاوازەدا دەچرن بە دڵی خۆیان لەوەی کە بیانەوەی مامەڵە بکەن. پێگاتی ئینتەرمیلان لە هەمووتان ئاشکرایە کە ئەچێربی و باستۆنی بۆ دارمیان یاری بکە یاخود پاڤار دیاری بکە کە ئەمە سیانەی بەرگری ئینتەرمیلان دەبنە سیانەیەکی بەهێز و دەبنە سیانێکی ناوازە و یان سۆمەریش لەگەڵ پارێز بۆ سێ دیمارکۆ و دەنزڵ دوم فەرزیا خود دارمیانە چکامێکیان یاریکەن خۆتانزان باڵەکان ئینتەرمیلان مەترسی تەواو دروست دەکەن. بارێ لاو مختاریان و یاریزانەکانی ناوەندی ئینتەرمیلانیش هەر لە لووتکەن لاوتارۆ مارکۆس تورامیش دیساوم یعنی سیریکەن. ئەگەر تۆ بتەوێت نەقدێ لە ئینتەرمیلان بگری بڕوا بکە ینی نەقدیتیانیە ئینتەرمیلان ئەنی کەلێن کەی دروستە بێ لە ئینتەرمیلانە بە هەڵە بۆ نمونە هەڵەیەکی تاکەسی بەس یاریزانەکانی ئینتەرمیلان هێندە لێک نزیکن لە کاتی یاریکردە ینی ئەو هەڵەیەش زۆر کەم دەبینێت ئەو هەڵەیەش زۆر کەم بەدیەکرێت لە تیپاکەتیایە ڕووبدات ینی بۆیە ئینتەرمیلان من پێم وایە ئەم شەو بە هەموو شێوەیەک ئامادەیە بە ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و بە هەموو شێوەیەک تیپەکەی ئینزاجی ئامادەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی دیگۆ سیمۆنی لە فوتبۆڵە هەموو شتێک واریدا بەڵێ ئەتلێتیکۆ مەدرید بۆ گرێوی سەرکەوتنی یارێکا بەڵێ ئەتلێتیکۆ مەدرید بۆ چانسی سەرکەوتنی یارێکا بەڵێ ئەتلێتیکۆ مەدرید بە پشبەستن بە یاریگا و هاندەرانی دەوێت بۆ سەرکەوتنی یاریکا بەڵێ ئەتلێتیکۆ مەدرید چاوەڕوانکراوە ئاستێکی بەرز و ئاستێکی ناوازە پێشکەش بکە هەموو ئەم حاڵەتانە بوونی هەیە بەڵام ئێمە بە ڕازگویانە قەراری لێبن ئایا ئێمە کە دەین مقارنەیەکەکەین لە بینی ئەتلێتیکۆ مەدرید و لە بینی ئینتەرمیلان ئایا مقارنەکە و دۆخەکە بەو جۆرەیە کە بێت و ئەتلێتیکۆ مەدرید ئەو توانایەتیا بێ بەو جۆرە ڕوبەڕووی ئەتلێتیکۆ مەدرید بێتەوە بەڵێ هیوایەکە هەیە بەڵێ لە فوتبۆڵا پێمانەڵێ کە هیچ شتێ بە یاری کۆتایی نایە و هەموو شتی هیچ شتێک مەحاڵ نیە لە تۆپی پێیا بۆ ڕوودانی لە خولەکێکە ئەنجام پێچە هەموو ئەم شتانە واریدن ئەگەر بەم شتانە ئەتلێتیکۆ مەدرید دیاری بکە من شیکردنەوە بۆ بکەم بەڵێ ئەتلێتیکۆ مەدرید سەر دەکرێت بەڵام واقعیەتەکە و پێگاتەی کە من دەیبینم ئەو وردبوونەوەی کە من دەیبینم ئینتەرمیلان لە پێشتر دەبێت و ئینتەرمیلان تیپێکی تۆکمەترە و ئینتەرمیلان کەمترەکەوێتە هەڵەوە ئەگنا واقعی ئەنجام لە تۆپی پێیا و قەڵەبوونەوە لە تۆپی پێیا هەموو شتێ پێچوانێ بۆی هەیە یاری دەست پێ بکە ئینتەرمیلان تەرتێ با ئینتەرمیلان یاریزانێکی بکرێتە دەرەوە یا یاریزانێکی سەرەکی تووشی پێکان بێت ئەنجامەکە لە دەست بلا ئەتلێتیکۆ مەدرید بتوانێت بیتی قۆناغی داهاتوو بڕێت تاوان دوهەمین یاریش دۆرتمۆند میوانداری لە PSV ئایندۆڤن دەکات یاری چوونیان بە یەکسامون بە گۆڵێک بە کۆتاتوە یاری گەڕانەوەی لەسەر یاریگای سیگناڵی دۆنا پارک بە هیوای سەرکەوتن بۆ تیپەکەی ئیدن تریزیچ کە بۆ سیش بە هەمان شێو پێشتر ڕانەری دۆرتمۆند بووە و دواتر دوور خرایەوانێ دوو ڕوبەڕووبوونەوەی تایبەت سیمۆنی و ئینزاجی کە لە دوو قوتابخانەی لێکچووی هاوشێوە پێکەوە یاری دەکەن و هەروەها تریسیج و بۆ سیش کە بە هەمان شێوە لە دوو قوتابخانەی نزیکی لە یەک پێکەوە مامەڵە دەکەن لەوەی کە ئەم شەو لە یاری ئەم شەوە بتوانن یاریکی بێز ئەنجام دەن کە هەردوو تیپەکە من بڕوام وایە لە لووتکەی ئاستیاندا ڕوبەڕووی یەک دەبنەوانێ و یاریکی 55 بە 45 یاخود 6 بە 40 لە سوودی دۆرتمۆند بەڵام یاری ئینتەرمیلان و ئەتلێتیکۆ مەدرید هەتاوەکو ئێستاش ڕاست ئەنجام یاری چوون ئینتەر بە گۆڵێک سەرکەوتنی بەدەستێنەوە لەبەر ئەم دوو تیپە یەک شێواز دیاریکردنن و شێوازەکانیان تاو نزیکە لە یەک بۆی قورسە دیاریکردن لە ئەنجام لە نێوانیانە من پێم وایە هێشتا 50-50 لە نێوانیان ماوەتەوانێ و ئەم دوو تیپە دەتوان تا 2 سات ڕکابەری بکەن بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو گەرچی چانسی ئینتەریش بەهێزتر بێت شیکاری وەشی بە کۆتا دێنم شاد و کامران من خواتان لەگەڵ